بەداخەوە سەرباری ئەو هەموو نەهامەتیانەی کە ڕۆکاتە ئەم خاچی کوردستانە زۆر جار خۆشمان نەهامەتین بۆ ئەوی ترمان، زۆر جار خۆشمان نەهامەتین بۆ براکانمان، بۆ خوشکەکانمان، بۆ دراوسێکانمان. ئەم شەو باسی بێزارکردنی یەکتریەکەی، یعنی منە پرسم ئەم هەموو بێزارکردنەی یەکتری لە پایچی، یعنی سەیرەکەی دراوسێ بێزارەکە بە دەیان جۆر، سەیرەکەی لە پاسێکای لە تەنیشتەوەیە هاو نیشتیمانیە هاو زمانەکە و بە دەیان جۆر بێزارتەکە، سەیرەکەی لە چێشخانەیەک دانیشتووی تۆ بە ئەدەب و ئوسوڵەوە خەریکی نان خواردنی کەسی بەرامبەر خەریکی مەڵچەمەڵچ و چوزانم تا دواییە. سۆشیال میدیاکەی تۆ بە دەیان شێوە و بە سەدان شێوە خەریکی بێزارکردنی یەکتری. ئەرێ ئەمە بۆ وایە؟ با ئێمە لە دراوسێکەوە دەست پێ بکەین، ڕەنگەوە بپرسن یا ئەگەر من بڵێم بۆچی لە وڵاتە پێشکەوتۆکانی دنیا ئەم جۆرە بێزارکردنە نییە، ڕەنگە تۆ وەڵامم بیتەوە بڵێ یاسا و سیستەمێک وای کردووە کە دراوسێکە بێزار نەکە و ئەگەر بێزاری کرد غرامە هەکرێ. ئێگریمان لەم وڵاتە یاسانیە، ئەی گریمان لەم وڵاتە کەس نییە لەمە بپرسێتەوە، ئەی ناکرێ خۆمان وەکو موسڵمان دینێک، وەکو کوردێک، وەکو هاو نیشتیمانی و هاوشار و برایەک سەیری دراوسێکەمان بکەین و بێزاری نەکەین گریمان ئەگەر یاساغایی بوو کە غایبیشان دێجار. جا ئەمە پرسێکە کە من چەندانەیەکی وت، چەند جۆرێک لە بێزارکردنم وت، بەڵام ڕەنگە ئێستا ئەم شەوەگەر دەستکەین بە گفتوگۆکانمان ئەوەندە جۆری بێزارکردن هەبێت کە چاوەڕێی نەکەی و هیوادارم بەڕاستیەوە کە میشە ئەڵێم ئەم شەو شتێ بکەین. دکتۆر جان گیانی من شتێ چۆنە؟ باشترم، خەمی پشتی تۆمەیانی و هیوادارم ئەم بەرنامەی ئێمەش نەبوو بێتە هۆکاری بێزارکردن و دانیشتنی زۆری تۆ و پشتیشە ئەوە بکات، چکە دکتۆر تۆزێک پشتی ئازاری هەیە و ئیشەڵا کە دەستمان کرد بە قسەکردن ئازارەکە و بیرە بێت لە بیرەچی ئیشەڵا. وڵا کاک دەروون مرۆڤ هەر بە مرۆڤبوون لە خۆیەوە ئاگای لە چواردەور هەیە و ئەم ئاگا لە چواردەورە گەر مرۆڤەکە گەشەی نەکرد بێت، پەروەردە نەکرا بێت، ئەتوانێت بە سێ جۆر خۆی نیشان بدات. یەکێک بەردەوام هاینە بەراوردکردنی خۆمانتێکی کەسی ترا و حەزەکەین لە سەروی ئەوە بووین. ئەگەر نەتوانین بکەوینە سەری ئەوە بڕێکات حەزەکەین لە خواری ئێمەوە بێت. ئەمە شتێکە ئات لە ێژێتی و بەشەر وە دوای سەرکەوتنا ئەگەڕێەوە حەز ناکە کەسە خواری نەکە بێت. ئەم هاندەرە ئەگەر پەروەردەی تکانە بێ ئیفترا دروسەکە، تۆمەت دروسەکە، غەیبەت دروسەکە، ئێرەی دروسەکات، دەیان چ دروسەکات کە زۆرینەی کاتیش بۆ کەسە نێزیکەکانە. من ئیفترا بۆ کەسێکە هەر نایناسم پێشم کێ کردوێتی ئیرەی بە کەسێکە نەمبینیوە چۆن بیبم، بە کەسێکە نەزانم چی دەستکەوتە چۆن بم. ئەمە جلێکی کۆمەڵایەتیەکەمە بەری تۆ نەزانی ئیرەیە تانەیەکی پێدروسەکەم، تەشەرێکی پێدروسەکەم، بوختانێکی پێدروسەکەم. ئەمە جۆرێکێسی جۆرێکی تریان نەخۆشینە سادیسمی پێژن. ئەم ئینسانە حەز و چێژی وا لە ئازاری کەسانی تراو نەخۆشی چێ. یەکێک لە نیشانەکانی سادیسم کە بەداخەوە لە وڵاتی ئێمە و لە سەردەمی پەروەردەی مرۆڤ لە دوورۆ هاتووە و بووە بە بەهاش ڕاوکردنە. یعنی تۆ ئەگەر برسی نەبێ، ئەگەر تینە نەبێ، ئەگەر پێویستیەک نێوە ڕاو بکەی بۆچی ئازاری گیاندارێکە دەیە کوژی. ئێمە ئیسا ئەو ڕاومانە کرسە ڕای مرۆڤ. یەکێکە گرین لە بازارڕە گاڵتەی پێەکەین، شۆخی پێەکەین، وشەیەکی پێژین تووڕە بێت پێی پێ بکەنین. ئەمی چەند نەوع سادیسمە، ئەمەیان ئیتر نەخۆشینە ئەبێت چارەسەر بکرێ. و ئەگەر ئەم دوانە هیچ کامیان نەبێت گەشە نەکردنە. کەسەکە گەشەی نەکرۆ بزانێ غەڵەت چییە؟ دروست چییە؟ و ئەگەر لە کەسەکە چووە ناوی کۆمەلگاکە ئانۆمی دروستەکە، ئانۆمیانی تۆ نەزانی چاک چییە، نەزانی خراپ چییە، نەزانی پێوەری چاک و خراپ چییە و هەروە هەڕەمەکی بژیت و یاسایەک نەبێ، ڕێکخستنێک نەوێ بەها لە کۆمەلگا دروست بکە. من ئەم بەشەی ئاخر باسەکەم ئەم جار بە زمانی کۆلبرگ باسیەکەم. کۆلبرگێژێ گەشەی ئەخلاقی سێ هەنگاوە بڕێت. یەکەمینی تا 6 ساڵە مناڵ
تایە تێپەڕێت مناڵ بە چی ئەزانێت چی چاکە و چی خراپە یعنی ئەگەر ئێمە مناڵێک فێری چاک و خراپ بکەین بەچی مناڵ ئەگەر شتێک سزای لە پشتۆ بێ بە خراپی ئەزانێ با شتەکە خۆیکی باش بێت ئەو هینەکەی لێکەوتەی شتەکە تماشاکە ئەگەر شتێک لە دوایە و پاداش بێ بە چاکێزانی بۆ نمونە گەر من گاڵتە بە هەت دراوسەکەم بکەم نێڵم بخەوێ بۆ نمونە خەریکە لە شتێک کەڵکۆرەگرێک کارەباکەی لێداخەم ئەزیەتی بکەم لە داخلیەکانە بینیومە کەس واکە بە هاوپۆلی خۆی ڕاست وەختێک گشتی چەپڵم بۆ لێدا من هۆزانمە کارێکی باشم کرد چون هەمویان پێکەن نۆمەیان بەخوا خاص مناڵەکەش ئەمە وەرەگری ئەمە بە چاکە زانێ ئیتر نازانێت چون مناڵ ئەگەر سزا لە پشتی کردارەکەی و بەغەڵەت تێزانێ با نوێش بکە با دوعا بکە با چاکە بکات با پیاوەتی بکات با سەداقەتیش بکات مناڵێکە ڕاستەکە دایکی زلەیەکی لێدا ڕاستکردن بەغەڵەتە زانی ئیتر لەمەوە ڕاست ناکە وەختی کەسێک خەریکە ئازاری کەسێکەدا جەماوەر لایکێکن کۆمنتێکن چەپڵی بۆ لێدەن پێکەنن پێی خەریکن فێری ئازارداینێکن و ناوێنن سوحبەت ناوێنن شەونشینی ناوێنن شۆخی لە بیر بێت مناڵوین ئەچوینە هەر میێوانیەک هەر شتێک یان هەڵسن زۆران برن دوانیانەدا زۆران بەس بۆ پێ بکەنن وەلە کەسایەتیم دوو کەسیانە ئەشکان ئازاری ڕۆحیانیانەدا برایەتیەکەیان زۆری پێنەوە چیان کرێت دژمنی و ڕق و ئیرەی لە بینیانە ئەمە چی وەڵام جەماعەتەیم شەوگەرەکیان نەبێت تاقەتیان دەربچێت ئەمە یەکێکە ئەگەر لەمە هەنگاوێک تێپەڕی چووە سەرترۆ ئەم کەسە ئەم جار چاک و خراپ بە چیە زانێت ئیتر بە سزا و پاداش تێناگات ێژێت جەماوەرەکە وایە ژن پیاوی چاکن چی ئەکەن تا من جۆک و پیاوچاکان و ژن چاکان بم بۆ نمونە ئەگەر چاکەکان گشتیان گاڵتە و سوحبەتەکە نەمیش گاڵتە و سوحبەت بە چاکەزان ئەگەر گشتیان وەفا و احترام و ئەدەب و ڕێزی یەکترگرتن و مافی یەکتر قوبولکردنیان کرد ئەوش ئەمە بە چاکەزانێ ئالێرا ئەوەوە ئازاری خەڵکەدا تاوانبار نییە لەم دوو هەنگاوی ئەخلاقیا تاوانبار نییە لە هەنگاوی یەکەمە ئێمە چاک و خراپمان وەک یەک سزا نەکرد با نمونەیەک بدەم مامۆستایەک خۆم مامۆستایچە تەلەبەکانی چاوەڕوانین زۆریش خۆشیانێ دۆکو ئەم دوو مامۆستا بەڕێز دوو لە ئەمان بیلا تشبیەمان تەلەبە حەزەکات ئیسا بینەر حەزەکات دەنگێم پێوانە بژنەفێت تۆش مدیری ئەم بەرنامەیتە ئەگەر بەرنامەکە 20 دقە دێردا بەزێنی سزای ئەو کەسانە دەی 20 قەس چاوەڕوانی مامۆستاش ڕاست و کەسانێکە حەزیان لەم بەرنامەنی و خەریکن بەرنمەیەکی تر تماشاکەن پاداشیان نەگەیژن باش و دایان نەبزان ئایا هەموو ڕۆژێ لە مەکتەبە مامۆستایەک بە دێرهاتن سزای خۆشەویستەکانی و پاداشتی ئەوانەی ڕقیان لێ نیکە لەو لایەژێ بۆچی بەها شێویە ئالێراتۆ خەریکی ئەخلاق فێری کەسەکەکەی بە کردار و بە بێوە قسە بکەی ڕەنگەم ناڕاستەوە خۆش بزانی بۆیە ئەوانە بێزارکردن هەمیشە تاوانەکە هی ئەوان نییە ینی ئەو کەسانەیە ئەمان پەروەردەکە ڕەنگە بە شێوەیەکی نەزانانەیش ئەو تاوانەیە کردوێت لەم هەنگاوی 6 ساڵەگیە تێپەڕی مناڵ 6 ساڵ ئەمانە ئەبینێ وەختێ پەروەردەوێ بۆ 12 ساڵ کە کاتی مەکتەب و مەدرسە و سەرەتاییە ئالێرا مناڵ مامۆستا تەلەبەیەکەوە ساحەکەی پاکردەوە ئەیواتە سەر سەفەکە و لە ژوورێژە چەپڵی بۆ لێ بدەن ساحەی پاکردەوە ئێمە نازانین ساحە پاکردنەوە باشە یا خراپە وەلە چون مامۆستا ئەڵێ چاکە و چەپڵی بۆ لێ دێن ئێمەش هەمومان حەزەکەین کوڕە چاکە بین ساحە پاکەین و ئەگەر تەلەبەیەک ئازاری تەلەبەیەکی دە مامۆساوتی وڵاتۆ زۆر زیرەکی باقی تەلەبەکان چیەکەن بۆیە ئەمە سێ پێوە لە دوای ئەمە ئەگەینە لە نێزیکەی تەمەنی 12 ساڵان مناڵ عقلی خۆی ئەکرێتەوە ێژێ ئەگەر هەرکێ بۆ خۆی و هەرکێ هەرچیە بکە ئەوێتە ئانۆمی و کۆمەلگاتێکە چێ بۆ ێژێ بێ لە تەرافیکلاکی تێنەپەڕی نە لەبەرەوە سزا ئەدرێی نە لەبەرەوە ئەگەر تێپەڕی زوو ئەگەیتە خۆشەویستەکە و پاداشەکرەی نە لەبەر ئەوە کوڕە چاکەکان تێی ناپەڕێن نیژێ ئەوە یاسایەکە ئەگەر بەرچاوینەکەی کۆمەلگاتێکە چێ لە دوای 12 ساڵ عقل و تێگەیشتن بۆ ئازار نەداین دروستە بێت 11 ساڵ پەروەردە بەرەڵا کردە گەرەکە لە 12 ساڵە چاکەکەی بوو بە خوو چۆن چاکیەکەی تۆ بۆ یەکانە ئالێرانە گەر هێمە بێژین ئەوانەی ئازاردەرن چەندێ تاوانیانە منێژم 150 تاوانیان 50 ئەگەر ئەم پێوەرانە بەرچاو بکەین 12 ساڵ تۆ توانی ڕاستی کەیتەوە هەڵی پێ نەدەی بەهاکانی پێیشان بدەیت بە مامۆستاتەوە بە مەکتەبتەوە بە خێزان تۆ نەکردە ئیسا هاتەسە ساحەی گشتی لەمە و لایش لە ساحەی گشتیە ئەگەر سیستەمێک نەبێت سزایەک نەبێت یاسایەک نەبێت عەدالەتێک نەبێت دووبارە تاوانەکە کەوێتە سەری حکوومەت و سیستەم ئەگەر سیستم و یاسایش بێت ئێماینەوە شاخەوە کابرای هەروە بۆ خۆی دارەبڕی نازانێ غەڵەتە
ئینسانی خراپیش نییە ئازاردەریش نییە منیش ئەڕوانە مێژم و من چی من بۆ تەداخلی بکەم ئەی باشە کابرا لە ماڵەکەتە ئاو بکاتەوە فەرشەکان تەڕبکە قسە ناکەی دەی ئەمە باخەکان و دارەکان خەریکە بڕێژینگەکە خەریکە سووتێنێ ئالێرا بەرپرسیارەتێکی گشتیەز بن زمانی دینێژن پێ ئەمری بمعروف و نەهی لە منکر وەلێ بە زمانی ئەمێژن مەسئولیەتی کۆمەڵایەتی ئایا ئێمە بەرپرسیارەتی کۆمەڵایەتی گرینە ئەستۆ بۆ نمونە من ئاوێکە خۆمە دەبەکەی فڕە نەدەمە سەر شوستەکە ئەگەر فڕەمدا تۆ بیبینی نقەکە یان نقناکەی ئەگەر نقناکەی تۆش تاوانێکە هەلانی کەم ئەگەر هەڵی ناریەوە بەرچاوی مناڵەکە تۆ بیخیتە سەلەکە بێژی ڕۆڵەگیان ئەو پیایا پەلەویە هەرچێکی بوو ئەوەی نەکرد بۆیە ئەم شوستە پڕە توش تاوانبارێکی لەمە بۆیە با تاوانەکە بەس نەخینە سەری کەسەکە بە هەمومانەوە ئەبێ لەم شتا هەوڵێک بدەین واگەر هەمومان هەوڵ بدەین ڕەنگە سیستم و یاسا ئەرکەکەی زۆر سوک بێت ئەوەندە سەخت نەبێت لە سەری نەتوانێ بیکە ولی وەختی هەمومان بەرماندا کەسەکەی یاسا جێبەجێەکە مەرەێکی لە خۆمان نی ئەویش گرنگی ناتەستە دکتۆر بۆم بەرنامەیە پێکی شەخینە ئەوروپاوە ئەمێ پێمان بڵێ وەکۆی کە خۆت لەویت ئەو بابەتەوە ئەو پێشەکەی کە من باسم کرد لە وڵاتانی ڕۆژاوا کەمترە ئێمە لێرە دانەنیشتین بەرگری لە وڵاتانی ڕۆژاوا بکەین و بەرگری لە دینەکەیان بکەین و داش نەنیشتین خوا نەخواستە دژایەتیان بکەین بەڵام قسەکەی من ئەلێرە ینی یەکێک لەو شتانی کە نووسیبووم بۆی کە بیپرسم ئەوە بوو کە ئێمە وڵاتانی موسڵمانی النەزافەت و منە الئیمان دنیایەک دروشممان هەیە بۆ بێزار نەکردنی براکانمان خوشکەکانمان بەڵام نایبینین بەداخەوە کە نایبینین ئەوەی کە ئەولول لە ئەوروپا ئەیبینین ڕەنگە هەریەکەمان سەفرێکمان کرد پێ بەڕاستی ئەو ڕێزگرتنی مرۆڤ لە مرۆڤێکی تر لە ئەوروپا سیستم فێری کردوون دابوونەریت فێری کردوون چی فێری کردوون بۆی کە ئێمەش لێرەوە بە هاونیشتیمانیانی خۆمان بڵین باوا فێربین گەلێک سپاس کاک دەڕۆن دەدەست بەرنامەی کردتە گۆ بەداخەوە بەڵێ بەداخەوە و مخابن بوو هەردوو دیالێکتا بێژم ما هەندروێ ئەزمەکی ئەخلاقی دەژیان دەکەن و ئەو حالەتێکی فەودا و ئزعاج و بێزارکردن دە هەموو گەلێک ژوورێ ژیانە مەدەیە چ تێکلیە مەلگەل مەڵباتی مە پیا و ئافرەت کلگەل مناڵ چد لەگەل جیران چد جعدە و شەقام چد بیئەتی کار و عەمەل بەداخەوە سلوکیاتن هاتنە دروستکردن نەدەمکینە نەموئەقەتن ئەوە ئەزمەکی ئەخلاقی دینی دێ دیارکردن تەبلو گۆ دینی ئیسلام وەکی گوتە ئیشارەتژی کردن و دینی ئیسلام پشتەوانی ئەو خرابیە ناکێشی دینی ئیسلام هاتیە گۆ تەنظیمی ئەو علاقەتە بکێ بن قاعیدەکی زۆر بقيمات زور بقدر قاعدة ذهبي زيرين ما جير دبيجن كاتب يخبر عليه الصلاة والسلام دبيجي المسلم من سلم المسلمون من لسانه ويده مروف مسلمان أو كسيقو مسلمان أزيتي وينا أزيتي وينا جالية زمان بين أزيتا ويج آلية دست بين أزيتي إزعاج ودردوري خوبن همو رنج إزعاجي باراستينا وقت يقول مسلمان ني باراستن وقت يقول كوملجه ني باراستن أو إشارتك أو علامتك جو خللك الجوهري إيماني إنسان دهيا تقول تمام الغربي لأوروبا مسألة ياسايي هيا وهو راست جبرجو أوروبا أخلاقيات يخوا قرنا قانون وبويرنجي خوفيري دكن ليه تفلو قماد بدين الإسلام ده بدهان بنجه مهنا لمخابن أو بنجه خوتين رازاينا نمفعلن كوم الجهد نهاتنا بيش كيش كرن أغلبي وانا مبرنجكي أخلاق وفضاء اللي ما يزدك نبرنجي واجب وفرز وجرك ما بكن رنجك رنجي تربية الأوروبا هي درخ أو موضوعي قانون ده موضوعي عيبين نمايا يعني إما الفيدري الولاطي المسلمان يعني الكردستان ما موضوعي عيبي بكارتين يعني من بيجمم كوريخوا من بيجمم منال أو إيشان نكا بو داروني بو تنكي كان بو تعيبي وشرمين نكي مواهب زاروكي خوافير دكن بأوروبا دوانينا بأوروبا بيجي وانكا جبرقو أوا حقيتانية أوا تعدل حقي كسيديدكي
تێڕوانینەکە فەرقی هەیە منال فێر دەبێ إنه تشتك هي حقي کۆمەلگە هەلسەروینە نەهەما تەنێ من ئەو ئیشە ناکەم من ئەو کلینێکسە ئەو فرێنادەم بەس بۆ خاطرێ دکتۆر خانی نەبێژم یا و شەرمی ناکێ نەبوو ئەو بۆ بەرگۆ حەقی خانیە گەرەک من نەئاوێژم گەرەک حەقی خانی بێگۆ من ئەو تعدەل ژیانە ژنگی ئەو نەکەم بەداخەوە ئەوان کۆمەلگەهی مەی مسلماندا ئەوان نینە ژبەر وە یەکێژی پێویستە ئەف ئەخلاقیاتێن هانا ئەوێ گۆ دینی ئیسلامژی مطلقە پشگرتێکی زۆر گەورەژی دکێ دە هەموو بابەت دە ئیزعاجی جیراندا ساحای طبکانە و فوتبۆل دە ئیزعاجاتی گۆ درست بن فوتبۆل هاتیە دروستکردن بۆ خاطرێر ڕەحەتیکی و خۆشیەکی بکەوێت دلێ ئینساندا مەمەیزە دکن جارجارە کلاسیکۆ درست دەبێ بەداخەوە مصیبەتی زۆر گەورە تێنە مەیدان خەڵک ئیزعاج دەبن ماڵبات ئیزعاج دەبن شەری درست دەبێ ده هەر ژوورێکی ژوان ژوورادا ئاەتی قورئان پیرۆز هەنا حەدیثی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام هەنا گۆ تەنظیمی وانە عەلاقاتا بکن لێ مخابن گەلک جارە مەبرەنگێ فەضائل لێ مەیزە دکن پێویستە ما خیتابی خۆ بگوهرن مەبرەنگێ فەرز و واجب لێ مەیزە بکن و ما حەقی ئەو کەسێن بەنابەر ئەو کەسێن مقابل مە بدنە دیارکردن نەگۆ وەڵا من ئەو ئیشە ناکەش بۆ خاطرێ سەیدا جاسم بۆ من نەکێکێ ماسین گەرەک من منال فێر ببێ گو ئەوە حەقی سەیدای جاسمە نابێ من تەعەدی لێ بکەم نقطەی داویژی ڕاستی دیسەمێ ڤەگەرن گەرەک یاسا هەبێ گەرەک قانون هەبێ ژبەرگۆ زۆر تشت هەیە ئەگەر یاسا و قانون نەبێ ناتوانێ تەفعیلی بکێ حەدیثی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام دەمێ گوت بێژی إن الله لا يزع بالسلطان ما لا يزع بالقرآن يعني جار هەیە قوەتی قانون قوەتی یاسا بهتر رولكي دليزي باندوركي ديكي من سيداي جاسم المنبر داني شوا ملت صحبت بكي قال الله وقال رسوله احتمال هيا زور جارا قانون بهتر يعني تفعيلي كاري بكي هو او يكراستي ماك وكو ملقه مسلمان ما نكي ماسيد بنجه مدى وقرآن وسنة نية لبداخوة نمفعلة دو أوروبا دا أو أخلاقيات كرنا ياسا هاتية تفعيل كرن رنجي تربية جي هاتية جوهرتن وايلياتو ورده يتر خلشيش طاو يعني بۆ بە مۆراڵتیە گەلک جارە ینی من وەک نمونە بێژم بزمانی نەروەجیژی بێژم خەڵکی گۆلمە گۆدار دەکەن کوردێمە ینی کوردستانیەمە گۆلێ نەروەج سوێد دەنیمارک بەتیبار زمان تقریبا یەکە المەگۆدار دەکەن زۆر جار هەیە مە تشتێکی دەکەن غەڵەتە يعني ما ثقافتي كردستان شونا يا مش ثقافتي رجلاتي نافين شرق الأوسط شونا ملقوري خوف فوضوية كاردكن منالي ما فيردكن دبي إكيلوف بزماني السويدي بزماني قانوني دبي إكيلوف يعني أوان نقانونية أوان ندرسة حقيقتنية وانا بكي پێویستە من منال فێر بکن بویرەنگی تعامل بکێ گەلک جارە هەیە زارۆکێمە مناڵێمە ئەو بخۆ ڕەقیبن لەسەرمە گەلک جار هەیە من بەر مناڵ ناتوانم تشتێکی بکەم وینی بەرکی تشتن هەنە دبابەتێکێدا مەعانی زمان پێویست ناکێ گەلک جارە مەسەن ئەخلاقیاتی خوا یان عیباداتی خوا ئەم دەرخنەسە سۆشیال میدیا نەب ئەو ڕەنگەز قسە بکەم ینی بەراوە نەبێ ڕێکلام گەلک جار هەیە بەرکی من بێزار ببم ناتوانم هەن تشتا بکەم مناڵێمە زۆر لمە دکن مەژوان شەرم دکن هەن ئیشا بکن يعني تديني من بوها هشكرة بو ملت هركسي بيجم من مروفك مسلمان سنيمة الحمد لله يا رب العالمين قو تعالى أو نعمتي هاي قورة دائما نعمتي إسلامة ليه من جار هاي مروف بيزارد بهن أشياء سنة تشنن تديني من استال أوروبا باشتر أو تديني كاتم الولاتمو سبب جبرقم منالي من بخو مراقبين مدكي من نمونەیەکی سلێمانی بخەمە سەری و بابەتە ئێمە لە پرۆژەی پێنجێنە ئەو دۆستانەی خۆمان شتێکمان ڕاگەیانوتمان هیچ کێ بۆی نییە ئەگەر حاڵەتێکی زۆر ئسترارینەوێت لە هایوەی 420 پەڕێنی چون سیارەکان لە 120 هەر جۆرەکوێت ئەلەرم و بۆ لێداژێت تۆ بەرگەی دەعام ناگریتر لە مەولا سیارەکەیش نێشکێ مێشکی تۆ وەختی ئەدا بە شتەکە ئاشکی ئێمە ئەمەمان کرۆگرێ بەست دۆستێکم وتی سیارەکە ئەلارمی لێدا و منیش تۆزێ دێر خاوم کرۆ کچەکەم وتی بابەوە 10,000 غەرامە کریایی وتم کامێرەی نێوتی من غەرامەتم کرد وعددا جوانە ئەو فەرمایشێک جوانە چەند جوانە ینی هاڵێت هەڕەمێک هەیە بۆ پێشکەوتنی کۆمەڵایەتی بەڕاستی
یەکیان لەسەرەوە دەست پێکاوکو تەمەەن بۆ خوارەوە یەکیان لە خوارەوە دەست پێکا بۆ سەرەوە ئەو هەرەمەی کە لە خوارەوە دەست پێکا بۆ سەرەوە هەمومان کەوتوینەتەوە شەرمەوە لە مناڵەکانمان ئێستا بەڕاستی ینی هەندێک جار دەردی دکتۆرەڵێ ینی من لەبەر باران جاری وایە شتێک هەیە کە ئەمێ لەبەر باران ڕوم نایە بیکەم ڕوم نایە ڕۆژێکیان لە ناو سارەکە بە تەلەفۆن بە بەرزی قسەمە کرد هەر لە ناو سارەکان خۆم و خۆی بوون وتی دەروونەوە بۆ قساکەی وتم آخر واوتیە توانی وا و سارێ و چۆن سارە توالێ خوڕیت و ئەو ئەنی بۆی شەرح کردم کۆڵێ تەریق بوومەوە بەڕاستی دکتۆر جان دەستان خۆش بە مامۆسانی بەڕێز زۆرێک لە شتەکانیان باس کرد سەیدای بەڕێز فرمودەیەکی پێغەمبەر صلی الله علیه و سلم باس کرد لەوەی لە هەر کەسێک پرسیار بکەی بڵێ موسڵمان کێیە چۆنە صفاتی چێ یەکسەر بیر لە یەکسەر عەقڵ بۆ نوێژە چ یەکسەر عەقڵ بۆ ڕۆژ و گرتنە چ یەکسەر عەقڵ بۆ ڕیش ئەچێیان حیجاب بۆ ژنەچێیان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەو حەدیثی کە جەنابی سەیدا ئاماژەی پێدا فەرمووی المسلم تعریفەکەی من سەلیم المسلمون من يده ولسانه من لسانه ويده ئەوەتانێ مسلمانان لە دەست و زمانی پارێزراو بن ئێستا دێمە سەرەوەی ئەی غێری مسلمان گشتی باسەکەن ئینشاءالله باش ڕۆژێکیان معاذی کوڕی جەبەلات بۆ لای پێغەمبەر صلوات و سەلامی خوای لەسەر بێ فەرمووی پێغەمبەری خوا شتێکم فێر کە لە بمخاتە بەهەشت تۆ لە جەهەنەم دوورم خاتوو فەرمووی ئەم پرسیارێک قورسە زۆر گەورەیە لقد سألت عن عظیم فەرمووی پرسیارێکی زۆر گەورەت کرد فەرمووی عیبادەتی خوا بکە شەریکی بۆ قەرار مەدە نوێژ بکە زەکات بدە ڕۆژوو بگرە حەج بکە ئەگەر توانیت دەرگای خێرت گشتی فێر بکەم چی دەرگای خێرە فەرمووی بەڵێ پێغەمبەری خوا فەرمووی ڕۆژوگرتن قەڵغانە بۆ تۆ سەدەقە بکە تاوانەکان تەسڕێتەوە شەو نوێژ بکە خوا فەرمووی تەتەجافا جنوبهم عن المەضاجع ئەمەنە گشتی خەیرە شتێکت فێر کەم یعنی سەرۆکی کارەکانت بێ و پایەی ئیسلامەتی و دینداریت بێ و لووتکەی ئیمانداریت بێ فەرمووی بەڵێ پێغەمبەری خوا فەرمووی سەری هەموو کارەکان ئیسلامەتیتە پایەی دینەکەت نوێژەکەتە لووتکەی کارەکان تیش کۆششە لە پێناوی خوا فەرمووی بەڵێ پێغەمبەری خوا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی شتێکت پێ بڵێم ئەمانە گشتی کۆ بکاتۆ لە یەک ڕستە تی وەڵا ئەوەم گەرەکە فەرمووی زمانی گر فەرمووی کوف عەلەیکە هذا فەرمووی ئەو زمانتە بگرەوە گشتێتی فەرمووی بۆی پێغەمبەری خوا یعنی ئێمە خوا لەبەر زمانەمان خاتە دۆزەخۆ فەرمووی بە زمانی عەرەبی ثەکیلەت کە ئوموک یعنی هەی لەباری دایک چی بەمەعنا عەکسەکەیەتی ئێوارینێک بووە فەرمووی وهل يكب الناس على وجوههم إلا حصائد ألسنتهم فەرمووی بۆ خەڵک ئەوانەی وە ئایان خاتە دۆزەخە و بەدەم و چاوایان خەنن دۆزەخە زۆربەی لەبەر زمانیان نییە زۆربەی لەبەر زمانیەتی بەس ئەم حەدیثە تەسەووڕ بکە تا بزانی ئیسلام چه ئوسوسێکی داناوە بۆ بابەتی معاملەکردن لەگەڵ دەوروبەرە پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ کاتێ باسی پایەکان شوعەبی ئیمانەکە باس لە هۆبەکانی دین ئیمانەکە ئەفەرمێ ئیمان حەفتا و ئەوەندە بەشە بەرزترینی پلە هۆبەل لە ناو ئیمانە بریتیە لە لا ئیلاهە ئیلا الله ئەفەرمێ وەئەدناها ئیماطەة الأذى عن الطريق عزیێت لە بەرپێی خەڵک لا بدەی ئەوە نزمترێنێتی ئەی ئەگەر چۆنە کەسێ بێ عزیێت بخاتە بەرپێی خەڵک ڕێک دژایەتی ئیمانیەتی دژایەتی کەسێک ئەگەر ئیمان لە دڵیا جێی گرت بێ هیچ کارێک ناکە کە بێتە سەبەبی عزیێتدانی دڵی هیچ کەسێکی تر تەنانەت دوو خاڵ باسەکەم با تۆزێ ورد بێ یەکێک لە خاڵەکانەوە تانێت تەنانەت بە نوێژ و بە قورئان عزیێتی خەڵک دەی خوا لەت وەرناگرێ نەسی حەدیث سەباسیەکەم بوون چۆن ئیسەباسیەک یەکێکی تر کابرا مسلمانیش نەبێ شەریکیش بۆ خوا قەرار بدە جوولەکەیش بێ گاور بێ عزیەتی بدێ لە ڕۆژی قیامەتە خەسمی پێغەمبەری صلی الله علیه وسلم بە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی ئەگەر حەدیث نەبوو ئەو کاتەڵێن کاکەمە لە خۆی قساک پێغەمبەری خوا صلوات و سلامی خوا لەسەر بێ لە حەدیثێکا فەرمێ من ئاذى ذميا فأنا خصمه يوم القيامة ئەفەرمێ هەر کەسێکی ذمی واتە جوولەکە بێ گاور بێ لە ناو لە ژێر دەسەڵاتی مسلمانان بێ حرب و جەنگی لەگەڵمانە نەبێ لە کاتی شەڕا نەبێ لەگەڵمان عزیێتی بدا هەر جۆرێکی عزیێت بە زمان بە تانە بە تەشەر بە قسەیەک عزیێتی دڵی بدا لە ڕۆژی قیامەتە من تێم شکاتی لێکم لای خۆشم خوا ئەمە دوژمنمە جوولەکە و گاور خوا لە قورئانە فەرمێ وئین ئەحد من المشرکین استجارك فأجره حتى يسمع كلام الله ئەگەر کەسێک لە مشریکەکانەوانەی بتەپەرسن شەریک بۆ خوا قەرارەدەن ڕۆژە لە ڕۆژان خەڵ خەریکە عەزیێتیەدا هات بۆ ماڵەکەی تۆ مسلمانی بێژە کاکە داڵدەم دەبا عەزیێتم نەدەن خوا فەرمێ فەئەجیرهو
داڵدەی بدە دیفاع ئیجارە ڕوونی کەمەوە ئیجارە معنای ئەە مشورکەم پیاهاو دخالت وبخي بختي او انسان ده ما ادري ئیجارە معنای چیە؟ ئیجارە ئەوەتانێ کاتێک تۆ هاتیتە لای من مسلمان بیت یا مسلمان نەبی دوورلەوەی ڕووی دەملێتە کە هاتی وتت مامۆسا دێمە داڵدەیتەوە ئەگەر دوور لە دکتۆرخانی بێوێتەوە بکوژێ من دیفاعکەم هەتا خۆم دەمەکوش لەسەرت مسلمانیش نیم و شەریکی خوا پایاکەم ئەمە ئاەتی قورآن بووبەتم خوێندۆ دکتۆر ئەگەر تۆ دکتۆرات استغفر الله ئەگەر قسەکەم غەڵەتی تیا ڕەتم بدەرەوە صد گوتنی سێدا درستە باشە قوربان ئەی ئەگەر کەسێ بە قورآن خەڵق عەزیەتدا تا من حەزەکەم تا بزانن بۆ ئیکسە کاتێک باسەکەینەوە لە ئەوروپا ئەم قسانە کاتێک بۆ تەکەم ئەوروپا ئەسڵ ئینسانێتی تیانە بووە تا سەدەکانی ناوەڕاستە گۆشتی بەشەریان خواردە بە ئەوروپا من باسی 1400 ساڵ بووەکەم مە حەدیث و ئاەتانە و کاتە باس کراوە ئەم ئوسوسانە ئوسوسی ئێمەیە ئیسە خوا لە قورئانە فەرمێ والوالدات يرضعن أولادهن حولين كاملين خوا فەرمێ باژن 2 ساڵ شیر بداتە مناڵەکەی کە نەیدا خۆوەنە ئیسلام نەقسی تیان نییە خوا لە قورئانە فەرمێ ومن دخله كان آمنا هەر کەسێ چووە ناو مزگەوتی حرام و هالە ئەمانە ئەگەر یەکێک هات منی کوشت معنەوەی خوا غەڵەتی نەکردووە ئەم کابرا مخالفەی فەرمانی خوای کردووە ئەمە ئوسوسی ئیسلامە لە معاملە پێغەمبەری خوا سەڵات و سلامی خوای لەسەر بێ ئەی فەرموو لە ناو نوێژە دەستەکەمە نوێژ لە ناو نوێژەکە گەرەکمە تۆزێ قورئان زیاد بخوێنم گوێم لێ دەنگی مناڵێک لە ماڵەکەیوە دێ بۆ مزگەوتەکە خێرا نوێژەکە تەواوەکەم ئەڵێم مەبادا ئەو دایکە لە ناو نوێژەکە ئیزعاج بێت بیری مناڵەکەی بکات نوێژەکەم خێرا تەواوەکەم ئەهلی مزگەوت کشاتە بۆ مزگەوت نوێژەکەم پەلەپەل پێەکەم لەبەر خاتری دڵی ژنێک ئەمە چییە؟ با من شتی تر بۆ باسکەم یعنی ڕۆژێکیان معاذی کوڕی جەبەل بەرنوێژیە کرد معاذی کوڕی جەبەل بەرنوێژیە کرد لە مزگەوتە پیاوێک زۆر پەلەی بوو حیوانەکەی نەبەستووەوە هات نوێژی کرد لە پشتی معاذی کوڕی جەبەل دەستی کرد سوورەی بەقەرە سوورەتی بەقەرە 2 جوزء نیوە دەستی کرد سوورەتی بەقەرە قورئانی خوێن کابرا لە ناو نوێژەکەی بڕی و دەستی کرد قسەکردن بە معاذ ئەمە چی بوو بابا تووڕە بوو ئەڵێ خەڵکەکە وتیان ئەوە منافقە معاذی کوڕی جەبەل وتی والله ئەبێ شکاتت بۆمە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نوێژەکەت ئەبڕی و قسەیشم پێەکەی من قورئانم خوێندووە با بچینە خزمەتی پێغەمبەر صلوات و سلامی خوای لەسەر فەرمووی معاذ چوو بەلای پێغەمبەری خوا ئەمە منافقە فەرمووی بۆ فەرمووی نوێژم کردووە نوێژەکەی بڕیەوە قسەی کردووە پێغەمبەر صلی الله علیه وسلم قەت بڕیاری پەلەی نادا وەکایسە ڤیدیۆکەی دەروونە بڕن و ڕێک یەکسەر محکەمە دەکەن و تەکفیر دەکەن و دخەنە جەهەنەمیشەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم قەت بڕیاری وای نەداوە فەرمووی باینکە کاکە بۆ نوێژەکەت بڕی تی پێغەمبەری خوا حشترم دانا نەمبەستێت تۆ چاوەڕم نوێژ تاواکەم بڕۆم بیکەم حشتەکەم ڕای کردمە سوورەی بەقەرەی دەست بکە سوورەی بەقەرەی خوێندێ لەبان نوێژ میش ڕام کرد حشتەکەم ڕۆیی و چۆن سوورەی بەقەرە لە نوێژا بخوێنێ پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕووی کردە معاذ سوورەی بەقەرەت خوێندووە ئەفەتان ئەنتە یا معاذ فتنە بۆ خەڵکە نەیتۆ معاذ جارێکەتر بە نوێژیت کرد سوورەی سەبیح اسم ربک الأعلى بخوێنە قورئان نوێژ من حەزەکەم خۆتان لەم حەدیسانە ئوسوس وەرگرن ئەم ئوسوسانە لەکوێ هەیە ئەوەنە ڕوونە ئەوەنە جوانە ئەوەنە پاک کاک دەروون مامۆسا سەیدا جەنابەت لە ئەوروپای ئەم ئوسوسانە لەناو قانونا هەیە لەناو قانونی ئەوروپیا هەیە ئەگەر کەسێک بڵێ مەسەلەن بۆ نمونە من بە چاو ئەتوانم عەزیەتی دۆ بدەمەوە سەیرت بکەم لە قانونا هەیە بڵێت هەر کەسێک بە چاو سەیری کەسێکی کرد سجنی کەن شتی وامانەیە لە ئیسلام فەرمێ من ئاذا معنەی چییە يعني دڵی عەزیەت بکێشێ لە ڕۆژی قیامەتە خەسم ئەم ئوسوسانە لە ئیسلام هەیە لە هیچ قانونێکە حتا قیامەت قانون ناتوانێ ئەوە بکە تۆ ئەتوانی عەزیەتی دایکت بدەی هیچ قانونێ نەتگرێ قانون یاسایەکی دا مەسەل سەردانی خزم لە ئیسلامە سەردانی خزم سلەی ڕەحمە یاسای بۆ دانراوە سلەی ڕەحم چۆنە ئەفەرمی حتا ئەگەر سەردانیشی نەکرد سەردانی کە ئوسوسە ئەمانە بنەمایە تۆ ئەتوانی بڕ کۆمەڵشت نەکەیت و بەڵام ئەو عەزیەتدانانە لە ئیسلام گشتی خوای گەورە مێرەوە فەرمێ ختورەی دڵیشت حتا قساکەی ئەفەرمێ هەرکە هەندێکەیە یەلوونە ئەلسینەتەوما مەسە بۆ نەیسە من بێژم هەوەسم بێت کەلیمەیەک بەکار دێنم وەسفە بۆ تۆ بەڵام خۆت ئەزانی تانەت لێدەم بەڵام ها پیاوی چاک ئەزانی مەبەستم لە پیاوی چاکە معنایەکی خراپە
خی گەورە میرا فەرمیێ لە ناو دڵتان و زمانتان بە جۆرێکی تر بجوڵێنن و دڵی شۆمە بەس خراپێ عزێتی بەرامبەر بدەن عزێتتانەدەن. سيداي جاسم رجعتكم او حديث وشنو موني جو سيداي جاسم اني راستي زور جوان زور خوشن وجهداري كرني ما بو سيداي جاسم هم خدان خير نجي يعني وهر كس ما متفق لسر او مبدئي جو سيدا جاسم قصدك انه دين اسلام اياتي قران بيروس حديث بيغمبر عليه الصلاه والسلام في اشتفاني جو اذيتي خلق نيكرن سؤالي ما يقرن سيداي جاسم سيداي برسي كاك داروني جي أوا أيا وقتي جو أوقع آيات وحديثي هيا جمروفي مسلمان جرك وابي بوش من نوعا هاو برسي من حزم كر بيش أوا بوشي أما نجيش چونك خلق يوم عن ليجري بس يسمى مجلس كدانين وقشت من هيرش كين سر كومالجا إسلام وكاتلين والله إسلام نقصيته من حزم كر بيش هموشتك جنابت ضل نيام ما مصاني برز لمن باشتر لو بابا تازان من حد منيا ئەو کەسانی کە گوێمان لێگرێت پێش هەموو شتێ بزانین ئوسوسی ئیسلامی نییە باش کۆمەڵگا بۆچی ئینحرافی کردووە ئەو بابەتێکە من تەسەوڕەکەم یەک مژاری تایبەت نەتوانێت جێی بگرێتەوە ئایا بۆچی کۆمەڵگا جێبەجێ ئوسوسەکان هەیە کە ئەسڵی چاکە و خراپە کشمان نەیزانین بۆ جێبەجێی ناکەین ئەو بابەتێکە ئەسڵەن بۆ کۆمەڵگای ئیسلامی سەکەوتۆتە دوای کۆمەڵگای ئەوروپیوە لە کاتێکە ئەسڵی ئەم ئوسوسانە لای ئێمە زیاتر باس کراوە ورتر باس کراوە گرنگتر باس کراوە ئەو بابەتێکە من تصور ناکەم ئیسە بتوانم جوابیەوە بدەمەوە بەڵام باش دکتۆر تۆ بۆ جوابمان نایتەوە لە خزمەتتان وەنیە ینی ئێستا وتۆ و کتێکی ما قوربانێ بم ئەوەی کە مامۆسا باسی کرد ئەوە نە جوانە ئەوە نەپاکە لەبەرا بە نوکتەیەکی خۆش قسەکەی مامۆسا کۆکەمەوەیەژێ کابرایەوەکی من تەنیا لە عەرەبی بڕێت تێزانی ئەیزانی بەقەر وە مانگ ئاێژن و مرۆچەیەژن و فیل وە فیلێژن و ئەچواتە نوێژ تووشی یەکێکی وەکی ئەو مامۆساکوێ بەقەرەوە خوێنێتەوە کابرا ئەداوە زەویە لە نوێژەکە شەکەتە خەوی لێکوێ بەیانی تێتۆێژە خۆ من دڵماوە جەماعەتەوە لێ ئەگەر بزانم مامۆساوە کاتەوە بانە ڕۆمە پرسێ لێژێ مامۆسا تخوا دوێ شەو چی و خوێند تی وەڵا بەقەرەم خوێند ئەیم شەو چی خوێنی تی وەڵایم شەو فیلە خوێن وتی بەخوا من نایم بۆ نوێژ بەقەرەوە وای پێ کردو بۆ ئازارە جەنابوو فەرموو بە قورعانی شەکرێ خەڵک ئازار بدەی شێخی سعدێ فەرمیێ کابرایەک وە دەنگێکی زۆر ناخۆش قورعانی خوێندۆ ئەمیشت پێی مەیخوێنە وتی بۆ وتی ئابەم دەنگەواتۆ قورعانە خوێنی هیچ ڕەونەق بۆ ئیسلام ناڵی ڕەونەقی تێکە دەی نەیخوێنی تۆ باشتر باشە دکتۆر هەر بە یارمەتی خۆت با باسێکی وەشکەین ینی من جارێک بۆ خۆم لە جەیەک بووم مزگەوتەکە بانگیە مامۆساکە ئەمەنە دەگی ناخۆش بوو ئەمەنە یعنی ئەوەنە پەلەپەل ئەمەنە پەلەپەل ئەی خوێن ئەمەنە ناڕیتم بوو ئەوەنە نەشاز بوو من لە شوێنێک شتمەکڕی وتم وەڵای کاکە ئەم بانگە نەیرێ باشترە یان ئێستا ئەم سیستەمی کۆمپیوتەرە هاتووە هەمووی دەنگی خۆش و ئەوە بۆ نایرێ خەری بوو بمخۆن کاکە تۆ چۆن بانگ هەر خۆشە واوە ئەوە چی ئەوەش هەر بێزارکردن نیە وڵی دەنگی ناخۆش بێزارکەرە وڵی من لێرەوە نەسەحەتی برانی مسلمانی عزیزەکەم ومێ دەکەم ئەو کەسانی کە دەنگیان ناخۆشە دڵیان لێمان نەڕەنجێ بەسمە ئازاردانیان نییە بەڵام واللهی من خۆم لەگەڵ برای هاوڕێما بووم بەیانیان لە نوێژی بەیانە کەسی وا هەیە بانگی داوە گوێم لێ بۆ مسلمانەکە لەعنەتی لێکرەوە دەتی لەعنەتی خوات لەوێ بۆ دەنگت پێم خۆش نەبوو وای کرۆ بەڵام دڵنیا بە دەنگی ناخۆش ئیزعاجی دەوروبەرەکە خوای گەورەمێرەمەن جوانە جوانی خۆشەوێ تۆ دەنگت ناخۆشە بۆ بانگە دەیانی هەرچەند لای خۆمان ئەوە لە حاجەیەکی خزممان خوا عەفویکە وەفاتی کرد وتی لە سلێمجا لە سلێمانیاڵێن باگە فەرمێ بەلایێن بانگی دا باش وتی دانیشت بووین زەلامات لێوات وتی کاکە بانگی عەسری فەرموو تێمنیشتم کاکە بانگی دا با بچین نوێشکەن وتی کابراوتی پێی حاجی خۆتە چوویتەتە ماڵی خوا بۆ خاتری خوا چێڵێ وتی بۆچی وتی لە خۆمەدا کوفرم کورە چی وتوە تۆ بۆڵی بانگیە بڵێ بانگی فەرموو وتی ئەستەغفر الله کاکە بانگی فەرمووە سەباب چی منوشتی وەڵام من نوێژ ناکەم دیکاکە تۆ بێژە باگان دی و نوێشکە بێژە باگان دی و نوێشکە ئەگەر بە کورتی ئەوە واوتومە بیخەمەوە بیرتان یەکەم ئەوە نردوێتی بۆ کەوەر وتمان 6 ساڵی ئەوەڵ ئەگەر سزای بوو غەڵەتەوە ئەگەر کردارێک پاداشی بوو دروستە ئەسڵەن پەیوەندی بە جۆری کارە کردارەکەەوە نیە لە 6 ساڵی دووەمە ئەگەر گروپێکمان دەستنیشان کردوتمە ئەمانە کوڕە چاکە و کچە چاکەن ئەو گروپە هەرچێکیان کرد
سەرڕایەوە غەڵەت پێ و دروست مادامێ مامۆستا و باوکدایک بێژن ئەوانە چاکە ئەمیش هەوڵەدا بەوە چاک پێوەکو ئەوان بێ لە کۆتایی 12 ساڵات تێگات یاسایە هە ڕێکخستنی هەیە ئەبێ پلان بندێ لە دوای 12 بەولاوە تێگەیشتنی تاکە کەسی خۆی دەست پێکات بۆ یە کەسمانە 20 ساڵیەسی 30 ساڵیە 70 ساڵێوە لێ لەم بابەتی ئەخلاقات تەمەنی 6 ساڵە وەختی ێژن کەسێک گەشە سندوی مێشکینیە یا کەمەندامی مێشکە باڵای ڕەنگە 20 ساڵ بێت 30 ساڵ بێت وەلێ مێشکێکی 6 ساڵانەوەبانی وەکەوە مەکینەی بەرازیلێک لەسەر لۆریەک بێت ئاوایە بۆیە ناتوانێت بچووە. ئەگەر ئەو کەسانەوە ئازاری خەڵکەدەن بەو پێوەرانە پێشتر وتم لەم ئاستەها بن ڕەنگە تێگەیشتنیان پێنەوێەوە ئاستێکی تر هە تێگەیشتنەکە دروستەکە دوو هۆکاری هەست تێگەیشتن یەک ئیتر ئەبێ خۆڕاگر بیت لەوبەر سزا ڕاتیەگرت پاداش هاان تێدا لەوبەر کوڕەچاکەکان ڕاتیانە کێشا بۆ دوورکەوتنەوە لە کوڕەچاکەکان خۆت ڕاگرت ئێستا تێگەیشتن دەستی پێکرێت شتەکە غەڵەتە بێ خۆت بەری خۆت بری ئەوە بوو کە برێکەکان دەست پێکات تورمزەکان لە ناوە من تورمزێکم بەهشت و دۆزەق ئەترسم خوا بمخاتە دۆزەق ئومیدمە بمخاتە بەشت بۆ ئەم ئاوە ڕەمەزانە نایخۆم ئەی باشە بڕێتر غەڵەت هەست من نایکەم کام تورمزەکانی تراگەر ئەقلم نەبێشێت ئەو ئەقلانیە پێنیە بۆیە بڕێکارەکات من ئەم کارە بکەم ئابروومەچێت ئابروویەکێ لە پێش پاشگرە بە قوتەکانی کۆمەڵگاست دزی ئابرووی پیاوە بێوەفایی ئابرووی پیاوە درۆ ئابرووی پیاوە بۆتان و تۆهمەت ئابرووی پیاوە ئەگەر کەسەکە عقل بێ ناتوانێ ئەمانە بکە بۆیە ئەمە کەمەندامی ئەقلە یان نەخۆشە کەس من ئەم غەڵەتە بکەم خێزانم ێوارە ڕوابەگژما وەڵا دەیان جار خێزانم سەرکۆنەی کردم وتێ میێوانمانەوە چی و کردە بۆ زوو هەڵسای بۆ باش خڵکە گەرم نەبوو لەگەڵ میێوانەکانە من لە ترسی خێزانمە لە ترسی وەکی جەناب و فەرموو و مامۆسا فەرمووی لە ترسی مناڵەکانمە لە ترسی هاوڕێکانمە لە ترسی ئەم کۆمەلگا کە بوونەسە پلیسوە سەر منەوە قسەیەکەم و بەیانی خۆمی پێ بەراورد دەکەن ئەوە من بووم بە خاوەنی 1000 برێک دنکێکیان بەهشت و دۆزەق ئەوی تریان ئەقلی خۆمە سمعی ناوی خەڵکمە متمانەی خەڵکە ئابڕوومە مامۆستابوونمە هاوسێبوونی تۆز بەیانی ئیشم پێتەکەوێت ئەمڕۆ ئەگەر بێ ئەخلاقم بەیانی نایە بەدەمەوە بۆیە کەسی ئاقل ناچواتە ئازاری خەڵکو حتا ئەگەر هیچ دینێکی نێ و هیچ ئیمانێکی نەوێ چون مەولانا فەرمێ ئەن سخەناوێ چۆن مار و کەشدمەت مار و کەشدم گەشت میگەردە دومەت مامۆساوتی زمانێژێ ئەو گوتارانتە واوەکو دوو پشک و مارن بوونەسە دوو پشک و مار و ئەگەڕێن بە دواتە حتمما لە جێگەیەکە درۆ کرێت لە جێکاتیان نشێ بەڕوتۆ زەر دەکاتەوە بوختان نەکرێت لە جێگەیەکە تۆڵی لێکاتەوە بۆیە ئاقل ناچواتە ئازارداین ئاقل ئەمە نیشانەیەکی بوو خۆڕاگرە پێوەرەکان ئەناسیێت تێگەیشتنی بۆ دروستەوێت لە مەودوا پۆلیسی دەرەکی نەگەرەکە خۆی بەری خۆی یەگرێت بۆ نمونەی سا من دوودانەتان بۆێژم لە عقلی ئینسانیە تا تێ ئێمە جا عقلیش گەشەکە ڕەنگە ئێمە زۆر عقلیش بین بڕێشتمان تایسا پێ نەزانیوێ بۆ نمونە قەنجگەرەیەکە زان 5 متر خۆڵ پیسەکە بۆ 5 ساڵ ئەزانن باتریەکی قەڵەمیە و باتریە خەنەناویم کامێرە و ئەوە هاوە قەیماکەمنەوە دانەیەکیان 1500 متر ئاوی سێجا بۆ 50 ساڵ پیسەکە 11 کانزای قورسی واتە بە هیچ شێوەیە لەو ئەوە دەرناچوە ئەچواتە گیاوە ئەچواتە لەشی ئەو مانگاوە لێخوا ئەچواتە شیرەکەی و من و تۆی خوێن لە لەشمان نامێنێ زەهایمر ێژنیەوە زەهایمر و شێرپەنجە و بیرنەمان و دەیان نەخۆشینی لێکەوێتەوە لە لەشی مناتۆ مارەوەی نیێ و باترێت تۆ فرەداسم ئایا لە کوردستانە هێشتا و تێگەیشتنە دروست بووە مامۆسا لە ڕۆژە باترێک فڕەبدەی چیت لێکن 2000 کرۆن جەریمەیە 2000 کرۆن قەنجگەرەیەک لە هەمووی ساحەی دانشگاکانمان پڕە لە قەنجگەرە نەبووە بە تێگەیشتن ناو گەنجە فڕەی نادات بۆیە ئەبێ بیخیتە ناوی ئەقلی کۆمەڵگەکەەوە بە مامۆستاتەوە بە پەروەردەتەوە بە تەلەڤزیۆنتەوە بە هەڵمەتەکانتەوە ئەنا ئەم کەسە ئازاردەر نییە دەخۆ ئازار قەرقەرانی ئازاری مرۆڤێت ئازاری ژین گەز ماسیەکانە خنکێنێ چەند سەکتان بینێ سەری لە قوت و خواردەمەنیە کاگیری کردێ چەند ماسیتان دێچووە عەلاگەیەک لە ئاوەکانە ئەسیر بوو و مردووە لە ئاوەکە بۆیە ئەمە تێگەیشتنێکە دووەم چت کە ئەبێ بەرچاوی بکەی هاودڵبوونە من تا نەزانم کوڕمردن چۆنە نازانم کوڕمردوویەک بلاوێنم من تا نەزانم برسێتی چیە نازانم برسیەک بلاوێنم ئەوەیە کە ئەگەر تۆ نەتوانی بچیتە چاوی بەرانبەرەکەتەوە کە ئازاریە دەی ئیمشەو خەوتووە تۆ زەماوەندەوە بەیانیە بێ سەفەر بکات مناڵەکەی ئیمتحانیە تۆ بەس لە فکری زەماوانەکەی خۆتایی تا ئەو جێڕێ بێ لەو دسپیکرەکە زیاد دەکەیت و پێی هەڵەپەڕی
نازانی خەوی ئەو تێکە دەی هێمە ڕۆحیەتی هاودڵیمان نییە لەگەڵ مناڵێکە ناچین نانێ بدەینە سەگێکی برسی پێشین ڕۆڵە هاتماشای چاوی بکە برسیەسی ها ڕۆڵەتی نوێسی تا هەر لە مناڵیوە هەستی هاودڵی دروست بێت وەختی یەکێک ئازارەدا من ئازار ببینم منی ساوەکو پرسیار لە هەر هەمووتانە پرسم لە شاخێکی دوور لەم دوورەوە تۆ بە دووربینێک خەریکی تماشاکەی پیاوێکە بینی پیاوێک ئازارەدا تۆ بێەوە بزانی کێن ئەزانی ئازاردەرەکە ئازارە بینێ و ناڕەحەتی ئازارە بینێ ئەزانی ئازاردەرەکە خەریکە ئازارەدا و لە مرۆڤ بوون خۆی داماڵێ ڕقتە لێی لێرێکەوە بەبێ دەسەڵات خەریکی ئازارە بینی ڕۆژێکیش لەو دوانە بپرسی ئازاردەرەکێژە زۆر ئازارم بینی ئەو تێنەوە گەیشت ئازاردەرەکێژە وڵا خۆش و دی چگاڵتەیەکمان کرد ئەویش تێنەگەیشت ئەگەر ڕۆژێک ئازاردەرەکە تێگەیشت ڕێ هەقەرە بوو بکاتۆ جایسا ئەو دووربینە بە پێچەوانە تماشا بکە سەرشاخێکە بینی کەسێک گەرەکێ بکەوێتە خوار و هاوارەکە یەکێک ڕاکە یارمەتی بکە تۆ نی لێ هیچ کامیچیان ناناسی چەندێ دڵخۆشی کە کەسێک ئەچوای یارمەتی بکە ئەو کەسە یارمەتیەکرێت چەندێ سپاسگوزارە کەسێک یارمەتیەکە ئەو کەسە یارمەتیەکە چەندێ شانازی بە خۆیەکە خەریکە یارمەتیەکە ئەگەر تۆ نەتوانی ئەمە بخوێنیتەوە من لە دەروونناسیاژن پێ تیۆری ئاف مایندە تیۆری زەهنە چۆن لە جادەیەکە تێی سیارێ لەو بەرەوە کاتەم بەرەوە ئەزانی گەرەکەەوە لا بڕوە ئیشارەتی نییە هۆرێنی لێ نادەیت و توڕێژ نابی ئەەکەیتان بەرەوە ئێمە توانین مێشکی یەکتری بخوێنین و کەسانێک ناتوانن مێشکی بەرانبەر خوێن و ئەتوان ئازار دەربن ئەمی چ لە پەروەردە لە دایک و باوکۆ دەست پێکات مناڵەکانتان لە ئیشی چاکە لە کاری جوانە لە ژینگە پارێزیە لە حقوقی گشتیا بەشداری پێ بکەن تا فێر ببێت کە فێر بوو ئیتر ناتوانێت شتانە بکەوە ئەگەر قسەکە تەواو بکەم بە ئاوا دوای بێرم کۆمەلگایەکە نسبەت بە چتە بچووکەکان ئازارە بچووکەکان حساس نەبێت قەلق نەبێت نەچواتە بەرگری نەچواتە ڕێنمونی ئازارە گەورەکان ڕووی تێکات و سەر لەوێرە جوانە و قسەی من هەمیشە ئەڵێم یعنی ئەمە هەر بۆ کێشە کۆمەڵایەتەکانیش یعنی کۆمەڵگەی کوردی ئێمە هەر خەریکی بەحسابی خۆمان خەریکی کێشە گەورەکانی حتا کێشە گەورەکان لە ناو خێزانەکانە ئێمە هەر پێمان وایە دڵپیسیە و ڕەزیلیە و خیانەتە و چی و چیە ئەمانەیە ئەبێ هەڵوەستەی لەسەرکەین بەڵام کێشە پچکۆلەکانمان هەمووی خستۆ تاورامی مەڵێم کێشە بچووکەکان گەورەیە ئەی ئافرین ئەیسا تۆچی بۆ شاخ میوانگە ئێمەم سێت پیاوتە بۆ باخەکە میوانی کرەوە مەسپحی و گشت ڕەنگە ئەگەر بۆ شاخ میوانیمان کەی هەموو شتەکان بێری گۆشت وەسیلەی کەبابکردنەوەمانە خێ لەبیر بچێ میوانیەکەمانەینی چتە بچووکەکەی چێ ئاگریی لەبیر بچێت کەسێکە بۆ 1000 دینار ئەتوانێت درۆ بکە و دزی بکە بۆ ملیۆنێ دینار چیەکە نابێ بە چتە قەویەکان مرۆڤەکان تاقی بکەیتەوە ئێمە هەمومان نەتوانین شتە بچووکەکان بەرگری بکەین قەرەبووی بکەین داوای لێبوردنی بۆ بکەین تۆ لەرانە ئینتمایەکە نیە و گرنگێک نادەی بگاتە چتە گەورەکان تەماح و شەهوەت و سروەت و ترس ڕوو تێ بکە هەرە مرۆڤیتە بەدڵنیایەوە نەخێر بەیەک دەر پێم بڵێ دکتۆر بووی کە بیکەم بە کۆتایی قسەکە ئەوانەی کە ئەوی تر بێزارەکە چین چیان لەگەڵا بکەین وەڵاهی دڵسۆزیان بۆ بکەن لە بەرای هەموو بێزاریشمەکە لە بەرای 50% پەروەردە نەکراوە ئیتر خۆی تاوانبار نییە ئەو پەنجاکەی ماوەسۆ یا تێنەگەیشتووە یا گەشە نەسەندووە یان نەزانە ئەمانەیە هەڵ بدە تۆش نەچیتە ڕکابری و تۆڵەکردنەوە مەجالێ بدەی لە ئاهۆنیا بەشکەم باشە من دوون منە پێڵم بووی کە بە دوون منە جوابم بیتەوە من و تۆ دراوسین گۆرانەکەم آخر سەوت کردو تەجیلەکەم آخر سەوت کردووە تۆ بێزارەکەم تۆ هەڵوێستە چیەکە من تێم پیرۆزبایی ئەم خۆشیتە لەکەم ێژم زۆر خۆشحاڵم کە ئەو نەشادن بێگومان شادی نەبێت و ئەو ڕۆژەکان ئەمەتە کرد بەڵام ئێمەش نەخۆشیێکمانەیە بەخوا زۆر قەلەقە گەرەتوان یارمەتیمان دووسێ جار دووبارەم کردەوە سکاڵا هەفتەیە دوای ئەوە سکاڵا یاسا چون ئەگەر خۆم بڕۆمە ترسم ئەوەندە ناحەڵێ بیچم کوژێت ئەی دەستگای حکوومەت بۆ دروستکریا حتا لە تۆڵی چا من بەدەستی خۆم تۆڵە نەکەمەوە بێژن ڕقەکەی خۆی پێزیاد کرد لایەنی یاسا ڕقی لە هیچ کێ نییە و ئەگە قەساسی مرۆڤێکیش بکات تاوانبار نییە ئەو بەر بە خەتاکە ئەی یاسامان بۆچێ یاسا سەروەری بۆکەی ینی هەندێک مژارمان ئەوە نەسادەیە دکتۆر مامۆسا جاسم ئافوو هەندێک بابەتمان ئەوە نەسادەیە ئەوە نە بە سادەیی دەست پێەکەین هەندێک جار کە مژارەکان و سین ڕەنگە خۆمان بڵێ نەمە چیە ینی بۆچی قسەی لەسەر بین بەڵام کاتێک ئاوا چینە قوڵایی و لە زانستەکەی جەنابتەوە پشڕاستیەوەکەیتەوە کە کێشە پشکۆلەکان گەورەیە کە ئەوەی کە 1000 دینارە خوا گەورەیە نەگوی کە ملیۆنەکە ئەخوا اینجا ئازانین ئێمە
لە ناو کارەساتێکی کۆمەڵایەتیان بەڕاستی نەیاسا ئاگای لێمانەوەکو پێویست نەخۆمان ئاگامان لە خۆمانەوەکو پێویست نە دەوڵەتدارێکەشمان بە جۆرەکە هیوادارم خۆمان ئاگامان لە خۆمان بێ حافیز